خەڵک فەقیرە خەڵک زۆر داماوە خەڵک لە خۆشییان ناتێ بۆیرانە بەداخەوە چاوم کەوتە و زەلامە لیاندا بن زۆر بێتاقەت بووم لە ماڵە چونکە ئەوە لێدانە ئەو لێدانە باش نییە ئەوە لە هەولێر لیاندا چونکە ئەوە حکومەتی بەعزەوانیە کرد ئەوە زۆر پێم ناخۆشلەوە تۆ دەتەعاملم ئەروەڵە کاریگەری زۆری کردی لێم چونکە بۆ حکومەت زۆر ناشرینەوە ئەوە باش نییە حکومەت بەحزەوەیە کرد ئێمە وەکو باوکی خوێندکار دیارە ئێمەش وەکو هەموو چین و توێژەکان ئازار و ناڕەحەتیمان لێ بەدەست گەندەڵی و فەسادیەم حکومەتەوە بۆیە بەڕاستی من ئێش گەیە دڵم کە کاتێک ئومێدێکمان هەبوو کە لەم سەروبەندەی نەورۆزە دەوام بکرێتەوە موسەی مامۆستایان بێ ئەو ئەمێدەشیان لە گۆڕ ناین و وا خەریکە ساڵێکی تەمەنی مناڵەکانمان بە فیڕۆچێ ئێمە وەک مامۆستایان و تەندروستکاران و مامۆستایانی زانکۆ لە سنووری گەرمیان وێڕای سووربوونمان لەسەر فشارەکانمان بەم حکوومەتە شکوت خواردووە و هەموو لایەنەکانی ڕادەگەێنین. یەکەم مەرجی گەڕانەوەمان بووە سەر کارەکانمان لابردنی سیستەمی پاشەکەوتە بە تەواوی و هاوتاکردنی موچەکانمانە لەگەڵ مامۆستایان و فەرمانبەرانی عێراق و دووەم سەرەڕای پاڵپشتیمان بۆ مامۆستایان و فەرمانبەرانی هەولێر بە توندی ئیدانە و شەرمەزاری گرتن و هێرشکردنە سەر مامۆستایان دەکەین و هۆشداری دەدەینە دەسەڵات کە ئەمە ڕاگەیاندنی مەرگی خۆیەتی. بە دڵنیاییەوە ئەوەی بەرامبەر بۆ مامۆستا کرا ئەو پەڕی بێڕێزی بوو کە بەرامبەر بە هەموو تاک بەتاکی ئەم هەرێمی کوردستانە کرا نەک تەنها خودی مامۆستا بەو شق تێهەڵدانەی مامۆستا و بەو لێدانە لە مامۆستا و پەلاماردانی ئافرەتان ئەو حکوومەتە پێناسەی خۆی کرد دیارە شتێک نەماوە بەناوی حکوومەتەوە ئەو بەناو حکوومەتە لێرەوە ئێمە ڕایەگەینین چالاکیەکانمان بەردەوامە بێ بە شێوازی جۆرا و جۆر لە ئایندەیەکی زۆر نزیکدا شێوازی چالاکیەکانمان ئەگۆڕین لە گەرمیان و پشگیری هاوڕێیانمان لە سلێمانی لە هەولێر لە دوهۆک لە ڕەواندوز لە سۆران لە شیراتزێ لە هەموو ئەو شار و شارۆچکانەی تر کە بەڕێوە ئەچێت تا سەر ئێسقان پشگیری